فێڵ لە مەشکتان بکەن و خێراتر فێر بن. چۆن فێڵێکی دەرونی هەیە کە کەس ناوێ فێری بێت کەوا لە مەشک دەکا بە شێوەیەکی خێرا زانیاریەکان لەبەر بکەیت و لەبیری نەچێتەوە. هەڵبەتە بەشێک لە خوێندکاران دەرناچن لە تاقیکردنەوەکان نەک لەبەر ئەوەی کە زیرەک نین، چونکە کەس تا ئێستا ئەم ڕێگەی پێنەوتون لە هەمان کاتیشا لەبەر ئەوەی پێش ساییکردن مێشکیان ئامادە ناکەن بۆ ساییکردن. بنە پێشچاوە چەندین کاتژمێر بەجار کتێبەکە تۆ بیت و ساییکەی، بەڵام وەکو خێرایی ڕووناکی هەموو زانیاریەکانە لەبیر بچێتەوە. پێش دەستپێکردن بە ساییکردن یانیش لەبەرکردنی هەر شتێک کە تۆ ئەتەوێ سەرەتاسی هەناسی قوڵ هەڵمژە لە ڕێگەی لوتەوە، بەڵام بە قوڵی واتە 8-4-8 پاشان هەناسەدانی کۆتاییت بۆ ماوەی دەبۆ 20 چرکە بهێڵەرەوە. ئێستا تا ڕادەیەک مشکە لە قۆناغی ئامادە باشیایە، چونکە ئۆکسیجینی پێویستی بۆ چوە هەر شتێکە لە ژوورەکەت هەیە هەڵی بژێرە. بۆ نمونە قەڵەم بێت، ڕاستە بێت، من ئەم پرینتەرە بچووکەم هەڵبژارد بۆ ماوەی 30 چرکە ترکیزی بخەرە سەر بێ ئەوەی چاو بچووکێنی. ئەزانم مشکێ ئێوە ترکیزی لابا لەسەری، بەڵام تۆ گوێ لە دەنگی مشکە مەگرە. ئێستا ترکیزی لۆپەڕیاتی تا ئەو زانیاریەی کە ئەتەوێت لەبەری بکەی بیهێنە، تەنها دەخولێک بیخۆنەرە و سعیتیا بکە، پاشان 15 بۆ 20 چرکە بشوبە. بە هیچ شێوەیەک موبایل بەکار مەهێنا، بیر لە هیچ شتێک مەکەرەوە، هیچ کارێک ئەنجام مەیە جگە لە سعیکردنەکە و لە بەرکردنەکەت نەبێ. بەڵام ئەو بەشی ئەتەوێت سعیتیا بکەی دابەشی بکە بۆ 3 بۆ 5 بەش، بە هایلایت بابەتە گرنگەکان دیاری بکە. لە کاتی سعیکردنە سەرتاندا نەنوێنن، بە هیچ شێوەیەک با کتێبەکە لە خوار ئاستی بلتان نەبێ، چونکە بەم شێوازە ئۆکسیجینی پێویست ناچێت بۆ مێشک. بەمەش واکە هەر زانیاریەکە لەبەر کە ڕاستەخۆ بیرێ بچێتەوە. بۆ ئەوەی ئۆکسیجینی پێویست بکا بە مێشکان پێویستەکە کتێبەکە بە شێوەیەکی ڕێک یانیش بەم شێوەی کە لە ڤیدیۆکە دیارە بگرێن بەدەستانەوە. سەش ئەو زانیاری کە لەبەرتان کردووە ئەتوانن چاوتان داخن یانیش ئەتوانن بە چاوکراوەیی، بەڵام بەرامبەر بە دیوارێکی سادە ئەو زانیارانی کە لەبەرێ کردووە بە بیرخۆتی بهێنیتەوە. ئەمە تاکە تەکنیکە کە ئەتوانم سوودی لێ ببینم بۆ لەبەرکردنی زانیاریەکان بێگومان نەخێر. ئەگەر بێت و پێجی مۆم فۆلۆ بکەن لە ڤیدیۆکان ئایندە زانیاری زیاترتان ئەینێ.